کاتژمێر 5:30 خولەکی بەرەبەیانی ئەمڕۆ بوو کە ڕۆژنامەنووسی بەتوانا و لێهاتوو کە زیاتر لە ئەزمموی 30 ساڵی کارکردنی لە بواری میدیا هەیە و چەندین بەرنامە دەکاری چەندین بەرنامە بووەوە یەکێک بۆ لە ڕۆژنامەنووسە بوێرەکان بۆیە بەرەبەیانی ئەمڕۆ لە ڕووداوێکی هاتوچۆدا لە ڕێگەی نێوان سلێمانی بۆ عربەت لە نێوان سێ ئۆتۆمبیلدا کە ئۆتۆمبیلێکی ئەوەی کە وریا حەمەکەریمی تێدا بووە لەگەڵ دووبار هەڵگری تر ڕووداوێکی هاتوچۆ ڕووی داوە و لە ڕووداوەکەدا وریا حەمەکەریم و ڕۆژنامەنووس گیانی لەدەست داوە هاوڕێیانی ڕۆژنامەنووسان و خزم و کەسوکاری ئەو ڕۆژنامەنووسە لە بەردەم پەیمانگای پزیشکی دادی سلێمانیدان بۆ ئەوەی دوای وەرگرتنەوەی تەرمەکە دوای ڕێکارەکانی پەیمانگای پزیشکی دادی سلێمانی وەرگرتنەوەی تەرمەکە دەبرێتەوە بۆ زێدی خۆی و لێوە بە خاک دەستپێرێت و وریا باز لەوە دەکەن کە بۆ ئامادەکردنی بەرنامە لە هەڵەبجەوە بەیانیان دەهات بۆ پارێزگای سلێمانی بۆ ئەوەی لە کاتی زوودا بگاتە بەرنامەکان بۆیە ئامادەکردنی بەرنامەکەی بۆیە هەر بە هەمان شێوە هاتووە بۆیە لە کاتی هاتنیدا تووشی ئەو ڕووداوی هاتوچۆ بووە.